دیارە لە هەرێمی کوردستان ژیان و گوزەرانی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک ڕۆژە دوای ڕۆژ قورستر و سەختترە بێ بۆی ئەو قەیرانانەیەکەوە ڕوو لە هەرێمی کوردستان و تەواوی جیهان دەکات. بۆی ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەگەڕێن بە دوای هەژاران و نەداران و منداڵانی بێباوک و ئەوانەی کەوا پێویستیان بە ئێمەیە ژیانێکی کولەمەرگ ژیانێکی ناڕەحەت بەڕێ ئەکەن. بۆیە هەر جارە و سەردانی شارێک یاخود شارۆچکەیەکەکەین لە هەرێمی کوردستان هەژارترینیان داماوترین ماڵە هەژارەکان بۆ ئێوە هەڵدەبژێرین و بەدواداچوونیان بۆەکەین و بۆ ئەوەی زۆرترین هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بچێ بۆیان و ناڕەحەتی و ناهەمواری ژانی ناهەمواریان کۆتایی پێبێت. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە لاڵقەی ئەم جارەماندا سەردانی دەیەکمان کردووە لە هەرێمی کوردستان گوندی سووسێ. ئەمانەوێت چیرۆک و ناڕەحەتی و ناهەمواری ئەم خانەوادا لەم خانوەدا بە ئێوە بناسێنین بۆ ئەوەی بە هەمومان بتوانین بە شەکل لە ئازار و مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانیان بۆ کەمکەینەوە و ژیانی ناهەمواری چەندین ساڵیان بۆ بکەین بە خەندە و خۆشی. پێشچی بەخرەتنیەوە کە بۆ هاتنتان من خالید کەریم مناوە خەڵکی سووسەکۆنم هیچ واریەتێکم نییە نە معاشم هەیە نە ماڵاتم هەیە نە عەرزم هەیە عەرزی خەڵک زارعی خەڵکم ئەوە 14 ساڵ 15 ساڵ لە خانوویی دارم هەر بەخوا جستانمان لێدێ بە تەمای ئەو نوێژخانەیە بژێن ئەڕوخە بە سەرمانە هیچ معاشک هیچ داهاتی هیچ تێشم هەتاکو قەتای عەرزیشم نییە تا ئێستا وریشمە هیچ داهاتێکی وان نییە و نە معاشیە نە ماڵات نە عەرز و بڵێن خانووی چاک هیچ شتێکم نییە. تا خالید چێکی لێرە لەم دەیەکە هیچ شتێکم نییە ژیان بەسەرە بێ واللهی بەس ئەوەی لەگەڵ فلاحەتیە هەرزاو دانیشتوین بەس لەگەڵ فلاحەتی هیچی تیا بەسەر زەوی خەڵک وەرەگری ئەرە وەڵا هەر خەریکی ئەوە دەڕدانەکەم نابێ هەر ئەوە نیە بڵحەت دانیشم اینجا موسڵمانان بیا خودداگەڵ بەسی ئەوە کە موسڵمانان ئەوی ڕەمەزانانە هی ئێرە بێ ئەم لاولا یارمەتی بێن چی خەڵکی دەرەوە بێ و خەڵکی لادێ بێ و یارمەتی مێن ئیتر تا ئێستا محاولەشم ئیتر لە شوێنێکم نەبڵم وەڵا لای دایرەم شوێنێکم محاولەم کرۆ لەو پێشی بەڵام هیچ معاشەکەم بۆ نەبراوەتەوە هیچ معاشێک اینجا هەیە و نییە دوو سەرماڵاتی ئەویشی خەڵکە لامانە بە نیوەی هێنامانە ئیتر حتا وەکو وەڵام جسکم بێش قاز و ئەوە نەشمان نییە هەر لەگەڵ فلاحەت ساو دانیشتوین ئیتر هیچ ژیانێکی وامان نییە بەس ئەوە هەیە بڵێ قەرزاری خەڵک نین ئەوەمان هەیە ئیتر کا خالید چەند ساڵە لەم خانووی والله برزە بە دیوە ناڵم لەو کاتێ بڵێن کەوکەرکوب گیراوە و بڵێن سەدام ڕووخان لەو زەمانەیەوە کە خێزانم پێکەنا و ژنم هێناوە جیابمەوە لەم خانوویە هەر لە خانووی دارنەوە پێشتر کەتا دێدا هەدا بڵێن لە مجەمەع بن ئیتر وەک ئەم دیاوەتەن هات ئەم دێ لەوە بەڵۆن کە ژنم هێناوە هەر لە سەرماڵی دایکم بیتەکە جیابوومەتەوە بۆ خۆم ئەلەم خانوویە بووم ئیتر بین خانووەکە زۆر لە مەترسیە ینی خانووی نییە بڵێ جێی دڵخۆشی بێ
چۆن ژیان بەڕێەکە لەم خانووە لە زستانە چۆن ئەتوانن تیا بژی والله سردون هێشانم دالونی پێ بۆ حەر لە بێنەوە حتا سعات بکەورە بەنجێڕان و جسەنگ و دەردێکونە مشک پشێ لە هەلوێن پەنجەرەیە و ژیانی ئاهایەت کە زستانمان لیدی ئەی بەردەوا بێت دەست پێوە بێ هەرە وەڵڵا لە گودا ئەوە نالونی پێیان ئەحمەد دایکی سەخۆڵی بوو دروستکە خۆڵی نالونی لێنێ و داری بکەرە سەردەی بانەی با و بانگەڕانی ئەوە دەستورمانە زستانە بەس کە ناکە لەگەڵەوەشە دڵۆپەوتکە ناکە ئەو نایەتە بەرەوەڵا دەگەرە شەکەدا کردەوەیت دڕۆپە ناکە لەگەڵە بەڵام حەد لە توێ هەر فایدەی نییە ژیانێکی زۆر خراپە لەگەڵەوە شەعالە هەرەوەی هەیە ئەلە گەرم و خۆشە ئەڵەی ئەوەی هەیە گەرمە ئەڵێ لە خانووی سەبا لە خانووی سەب باشترە هەروەی ئیسفادەکەی لە گەرمە ئەگەنە هیچ ئیسفادی شکەمان نییە تەسیرۆخاتان نەبوو وەرە وەڵا چۆنە قسە بووە کەم ئاوە کە وەک ئەم خاسانە پێش ئەم خانووە بکرد کەوە کردم لێرەوتم کورە باڵە گۆم ڕۆژی خانوو بۆ ڕێژ دوان ناکە خانووەکە بگرد بە عمل بۆ ساڵێک نێ باوە بە دیوارەکەی پان بێ وتر مەجموعەیە برام و هەروەزە دیوارێن بۆ کردن بە دیواری خەش یەکچیندایەنە وتم کاکە باوە بێ ئەنجە دەرگایکی خراپەکەی تیا دەرگاکەشی مشکان دەرمێنە دەرگایکی تەختە بوو ئەنجە ئەمانەیە تێکرد پەنجەرە شکاوینە هەموو لەبەرەوەی کە جود نابوو هەر تێک و مەکانم هەر لام بدارە تەختەیەک بۆ هینان لام بر لە ناویە وتم ئەمە چییە؟ ئەنج ئەوە جامخانەی هەمووی شکاوە بەنە لەم ناڵۆکە قایمیان نەکرد هەرچەندە من کە مناڵەکەم یا سەرەکەی شوش ئاشکاشتشکە ئەوانیان پێوە ناوە فایدە بیان پێوە ناوە تەختیان پێوە ئەنجە ئەمسا هەم ناکرێت هەر وەکو دەواری خۆمان بڵێن کوردەشینەکان قاقمەی بەرەو ئێستا بۆی ئەمەشم ئاوارێ کردووە کە بە شەماڵ و ئەباری بە باوەرم بزانە ئەو هاتە ژوورێ لە پەنجەرەکە و عینیشت ئەمە زۆر زەعیفە چۆن تەحملی ئەمە لەبەر بارانگر باوەرەوە لێ کراوە ئەجا لەما حانە وتم لای بم ئێستا کردمە هەر لای بم ئەمە وتم ماوەیەک لایە بم ئەمە گەڕە شەبایەکی بەهێز بێ ناڕوخێنێ بەرەوەڵە شەپ و هوڕ و تەپ و هوڕی چۆنە قسە بووەکەم ئاوایە ئەوە هەر هیچ نە ئەوان وەکراوە لەوێ ئێمە بەستی ئەماکەین ئەوە کوشتی ئەوەمان کرد لەوێ دوو لاخمان چۆنە قسە بووەکەمی خەڵکێنا من ئەوتمە باجارە شوێنی ئەوان چاکەن ئەو ژورە ئیترەوە هەر کان بوو ڕووخا ماڵاتی وام لە بێت ئێمە لە نیە هەر ئیلای خەڵک نەبێنە منە یان دامانەتە بە خاوەنگی ئیتریان پێچۆپەنێنەوە یان بدەر بۆتەوە خۆت نەبووە نەبەخوا نەوەڵی خۆمان نەبووە خەڵکیش بە نیوەی نایە منیش ئەم گوتی هێنە لەوە پێشار ئەوە نیە بۆمبارێ یان مەڕی خەڵگیان شتێکەن بە نیوەی با هەر بە خێوێکی باشە تۆ بە چیەژێ تۆ معاشەکە نەبێ شتن نەبێت چۆنە قسم وەکە منە قسێک زاری بکە فەراحەتیەکە بای عەزت و شۆرەوەنێ وەڵای بارەی گازەکە دەرناهێنێتەوە ڕاگاسەکەی بۆ بکڕە ئەنجە مشنی خەڵی بگرن ئەنجە عەرزی خەڵک خواگای لێ گەنمی خەڵک کردو و دیو بەرمانە جا فەقینین ماڵە شێخ کوتی بڕام عەرزە بگەنم کردوم بەگەنم خوا ئاگای لێ سەیرەکە شوێنی چاتەنە گەنم داسم نەکردوتەنێ لە ماوەی پێشە سوسێتم هەرە بگەنمەکە بکە نابێت چەمە لە بەیەکەوە بێ ئیتر یەقلی نەهاتوتە گەنمی لێ پەیانە بووە شوێنی 2 سەعات جوتی مەشینەش بوو ڕۆژ لەم بینی پێشوا دوای بارانەکە وتم بزانم بەعقل چۆ دەڕاستە بیدورێتە مشاکەم گەنم هەر قلی ساخی تا لە پوشەدەوەکە زیاتر بۆچی وای نەخۆشی بوویان چی وەڵڵای لای خۆی پەرێز بووە هەر سنووکو لە خواردوێتی بە دەرمانشتم نەکردە بۆ عەرزی خەڵکیش بوو چۆنە قسە بۆ کەم کارەنجەکەت بە هەدەر ڕۆیشت ئارە بەخوا وەکو ئەنجومەنی گوندی سوسەی کۆن بە خێراتنی کەناڵەکەتانەکەین کەناڵی بەخشین کە هاتوون بۆ گوندەکەمان بە دەوامە هاتنی کاک خالید بۆ کاروباری گوزەرانی کاک خالید هەموومانەزانین هیچ بژێوێکی ژیانی نییە ئەمە حاڵەکەیەتی ئەمە خانووەکەیەتی ئەمە تەمەشای خانووەکەی کەن هیچی نییە هیچ بژێوێکی ژیانی نییە نە معاشی هەیە نە هیچ شتێکیە ئەوەی کابرایە گەگەر خێرێکی پێنەکە باوەڕتان هەبێ هیچی نییە لێگەشن قوربانجا تەمەشا ئەمە خان و ماڵەکەیەتی ویدایتر زۆر زۆر بە خێراتنتانەکەین و مەمنونین کە مەمنونی ئەو کەسانین کە بە دینارێک بە دۆلارێک یارمەتی ئەم پیاوادە بە حەقەت هیچ بژێوێکی ژیانی نییە جا زۆر زۆر مەمنونتانین کە یارمەتیەکەن و تەمەشای خانۆکەش کەنسەری دار و دڕەکەی کەن هیچ گۆرە قوربان کە جستان دێ ئەمە هەمووی دڵۆپاکە هەمووی یەتە خوارێ هەمووی ئاوێتە خوارێ بۆ ناو خانۆکەیان بەخوا هەرچەند ئەیگێڕێن بە سزمانە حەد دڵۆپاکە ئیتر خۆ هەمومان بۆ خۆمان دار و دڕمان دیوە و خانومان دیوە لە دارا بووین
دار هەمووی دڵۆپاکە دڵۆپەیەتە خوارە ئیتر ژیان و گوزەرانیان نییە بە حەقەت اینجا ئیتر ئەگەر شتێکیان بۆ بکەن زۆر مەمنونە بین زۆر بەخێر بن سەر چاومان زۆرمان پێخۆشە بەخوا ئیتر لەمە مستەحەقتر ڕەنگم کەم هەبێ لەم منتیقەیەمەیە تێگەشن قوربان ئیتر هیچ بژێوێکی ژیانی نییە ئەوەی کە خەڵک یارمەتی نەکە هیچ معاشێکی نییە هیچ کارێکی نییە بە فەلاحەتە فەلاحەتمان نییە کابرا دوو قەتار تەماتاکە باوەڕکە بەشی خواردنەکەی نییە یا ئەبێ عەرزی خەڵکەکە بە سەیەک بۆ دوو تەنەکە مەرەزە ئەوی لەو سەرەوە هیچی تیانە بێ پارەکە نیوەی گڕە لێیدا مەرەزەکەش هەمووی گڕە لێیدا و بردی ئیتر هیچ بژێوێکی ژیانی نییە بە حەقە لەم پیاوە کاگە دەستخۆشی بەرنامەی بەخشینەکەم بەڕاستی هەڵبژاردنەکەتان لە کات و ساتی خۆی دایەتی و خوا خێرتان بنووسێ و بەڕاستی ئەم کاخالیدا هیچ بژێوێکی ژیانی نییە ئەگەر ئەم ساڵەکان ئاها ئەم جستانە ئەگەر سەخت بێ لەوانەیە احتیمالی هەیە خانۆکە بەسەریدا بتەپێت دەستخۆشیتان لێ یەکەین لە بەرنامەی بەخشین لەم سنوورەشدا ئەوەندەی کە من معلومات و شارەزاییم هەبێ و گەڕابم لەم کاخالیدا هەژارتر دەستکورتتر خانۆکەی خراپتر نییە لە گوندە هیوادارم داوا لە خێرخوازان دەکەم بە پێی توانای خۆیان هاوکاری ئەم پێنج سەرخێزانە بکەن بەڕاستی دەستیان کورتە زۆر هەژارن دەستخۆشی لە ئێوەش دەکەم و یاخوا بەخێر بێن سەر و سەر چاومان بەڕاستی دەبێ بە هەموو لایەکمان جهود بکەین ئیشەڵا بە خێرخوازان و لە ڕێی بەرنمەکەی بەخشینەوانەیە ئەگەر دوو هۆدە و هەیوانێکیان بۆ بکەین لەم مەینەتی و نەهامەتی ڕزگاریان بکەین بەڕاستی جێی شانازیە ئەگەر خێرخوازان بە پێی توانای خۆیان هاوکاریمان بکەن ڕزگاریان بکەین لە ڕێگای بەرنامەی بەخشینەوە زۆر سپاستان دەکەین. ئەی ژیانتان چۆنە ڕوە؟ وەڵی ژیانەکەی بە چۆن هەستم ژیانەکەی مەشە چۆن هەسە بووەکەم بایعەکەمانێ لەبەر شتەکە لێ بەکردنی خەڵی یارمەتیمانەیە چۆن قسە بەکمەوەی هەیە لە 50 دیناری وای هەیە لە 30,000 وای هەیە ئیتر ئاوایی ئەوەیکەوە دەخوا بزەبێکە هەیەی ویانی فەقیرنیە شکۆر ئیتری وای هە بە 100,000 بە 200 و بە 50,000 یارمەتیان ناوین شەدەوە نەهێنی ڕەمەزانانیش بوو بێ ڕەمەزانان بوو بێ خەڵکی خێرخواز هەری خێرخواز و جماعەتی شێستان یارمەتیانمان لەناو هەم جماعەتی بڵێن جماعەتی کۆمەڵ هەر یارمەتیان نەندەوە پێش بەس بدەنکە نەچوو ئیتر چۆنە قسە بۆکەم ئاوایی هەرچی شتێمان کردو وەڵای زەرعەتەکەشەکەن چۆن قسە بۆکەن ئاوەتە نەبووە لەگەر هەوە نێبلیا هیر ئەواکەم نابێت هەیوای هەیە ئەگەر پارەکەشتن بەخۆوەکو گەن و سەکات و ئەو شتانەشمانە نەگەر پارەکەشتن بە گەنمیان داوینێتی بڵێن کە وەک بە هەر مەسەلە پارە نەبوو بێ ژیانێکی سادە و ساکارەوە ئیتر ئەوەتە پیاسما کردوون نەبوو خواگای لێ تەماتاکەین هەمووی ئەڵێ تەماتەمە کردو قەتەر تەماتە هەر لە خۆیەوە ئاوا وشکە بێ ئەڵێ دەرمانە بژاری پێوە کردووە ئیتر وەکو شتێک بەس خۆشم چوین لەگە فەلاحەتەکە ڕاهاتوو وەکو کرێکاری ئەو شتێک کرێکاری بۆ ناکرێ بچم کرێکارێکم وەگەوانیانم بچەمەعا لەگەڵ تۆزە خۆم زەختوشتم لەگەڵا زەختمە دووزار لەگەڵ گەرما بوو دێ بوو زۆتەوە هیلا بووم جارێ زەختم بەرزە بێتەوە ئیتر سەریەشە ئەمگرێت جاری وا هەیە سەریێشەگرێ ئێستا بڵم بەخوا ئەڵی سەیدەلێ لە ماڵێ ئەمەڵە بەس عیلاجش خۆی دەفتەرم هەیە ماغانە ئەچم عیلاج وەرەگرم ئەمە حەبی زەختوشتم هەیە دوسێ ساڵە ناڕەحەت نییە بۆ زەختەوە کەسابەت بکەی ئەگە زۆر زەرینەکەم وڵایی دێکەوە بن ئیشێکی زۆگە خاکناسکاریان جوانە ئەوادەیە حاڵەتم باشە بەس حاڵاتی ئەوەیە کە بەسەلا ئەچە شتێک بنائەک بێت چەورێک بخۆم بڵند چەور بێ ئەبێ پارێزگایی لە خۆکە تا خالی 5 سەرخێزانن بەڵێ دوو کچ و کوڕێک هەیە خۆ خێزان دوایە بەڵێ ئەوان ژیانیان چۆنە ئەوان وەکو مناڵی تر لە مەکتەبێن وڵی کوڕەکەمان داویستیان وڵی کوڕەکەمان بەڵە ئەچێتە مەکتەب کۆک ئەچێتە مەکتەب بێدڵی ناکەن خۆم بێدنیش ناکەن یارمەتیشیم
لەگەڵەوەی مشتمەڕەتی وچکە هەر بەناڵ دایکم ئێستاکوا پێشی کەوتو بەخێویەکە ئێستا ئەو بۆ هیچ قاچێش دوێتەن پێشە ئەو بەخێوی کردووە ئەوە هەر لای دایکمە ئیتر ئەمانیش بڵێن ئەمە لە مەکتەب بوو ئەمە مام کچەمان ئیتر وەکەوای مەکتەبەکەیان پێسەر مستانەی پێشوە ئیتر لە مەکتەب گەڕایەوە بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 11 1970 961 35 1950 723 25 55 کاکەگیانە خۆ بەخێر بێن و سەرچاوم و گەورەتان کردن و کاکەگیان ئەو حاڵوە عسەکەمانە بەخوا گڵوهین بە سەرمانایەت خوارێ باران بە سەرمانایەت خوارە بەخۆ باران بە دیوارەکایەتە خوارێ ئەگە جستانمان لێ ژیانمان ژیان نییە ئەو ژیانەکەمانە کاکەگە بینیوتانە خۆ بۆ خۆتان ژیانەکەتان بینیەوە کاکەگیان بە قوربانم ئەگە هین بێ بۆما خانوێکمان بۆ بکەن خۆ بۆ خۆتان ژیانەکەتان دیوە حاڵەکەتان دیوە چۆن چۆنیە و دادەگیانەوە خانوەکە دیارەکە چۆنای ئەشایی ناوماڵ کەلوپەلی پێویستی ناوماڵ ئەشیای ناوماڵیش تا بڵێ یەک شتی ماڵێ چیە نیمانە یەک شتی ماڵێ ئۆتا بۆ خۆتان بینیوتانە کاکەگیان کەلوپەلی مناڵیش بە خۆتا دەستێ جلیان بۆ کرێ بەخۆ بە زەلیلی ئەشای ناوماڵ هەر دەمێکە نەتان کردوە هەر نەتان هەر نەمان کردو هەر کۆنەی خەڵکە کۆنەی خەڵک بەڵێ هەر کۆنەی خەڵکە هەر نەمان کردو بۆ خۆمان نەبەخوا یعنی شتێکی ئەو تۆتان نییەکەوە دڵی پێخۆشکان نەوەڵڵا بە کەڵک ژیان بێ نیمانە نەبەخوا نەبەخوا نیمانە ژیانمان ژیان نییە بەخوا هەتا بڵێ ژیانمان ژیان نییە ئەرە خۆ بۆ خۆتان بینیوتانە کاکەگیان بەخوای گەجستان لێ ئاوەکە بە دیوارەکەیەتە خوارێ دڵۆپا بەخوا ڕێمانی عینە بلێ بخەوین ئەرە بەخوا ئەگەجستانم لێ ئەشیای ناوماڵە خناڵم بەخوا ئەوە بڵی کەوانتەرە ئەخوایە ئەوە مەعرەزی نوێنە ئەوە تەلەڤیزۆنە ئەوە غازە هەموو شتەگەر پێویست نییە کاکەگیان هەموو شتەگەر پێویست هیچمان نییە خۆتە بۆ خۆتان خۆ بینیوتان نتان بینیەوە بۆ خۆتان ناوەڵا کاکەگیان نییە چی ئەڵێ بە خێرخوازاندایان لە بەرنامەی بەخشینەوە چی داوایەکتان هەیە خێرخوازان چیتان بۆ بکەن وەڵا ئەگەر بۆمان بکرێ کاکەگیان ئێوەش بە خێر بێنیوە خۆ سەر چاو و ئەگە بۆمان بکرێ لە پێشی پێشەوە خانوەکەمان بۆ بکرێ خانوەکە ئەتر ئەوەش بۆتان کرات دەست بەخێر بێن و سەر چاوم ئەرشتی ناوماژێکە بڵێ هین بێ مناڵم ئەوە هیتر غازە و کوڕەوڵا مەعرەزە و کەوانتەرە و نەبەخوایگە بڵێ هیچی نەکڕیوە خۆی بۆی ناکڕێ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار زور بخيراتني ستافي برنامج بخشين دكم خواهي گەورە پاداشتی خێرتان بداتەوە دیارە ئەرکتان کێشاوە عەزیەتان کێشاوە هاتوون بۆ ئەوەی کە یەکێک لە ماڵە هەژارەکان بەسەر بکەنەوە کە لە ڕێی خێرخوازانەوە بتوانین کۆمەکیان بکەین و ئەم خان و ڕێوشوێنیان بۆ چاکەین وەکو لە شاشەی کامێرەکانەوە دیارە کە بەڕاستی ئەم خانووی ئەم ماڵەی پێنسەر خێزانەی تێدایە ژیانیشی زۆر سەختیان هەیە هەر یەکە لە ئێمە ناتوانین شەو ڕۆژێک تێدا ئیدارە بکەین لەبەرەوەی خانوەکە لە زستاندا
لەبەر باران خۆیان ناگرن لە هامیشدا لەبەر ڕەشەبا و تەپوتۆز و ئەشیای ناوماڵیشان وەکو پێویست نییە. بۆیە ئێمە وەکو ئەرکێکی ئەخلاقی و دینی و لەگەڵ ستافی بەخشین هاتوین بۆ ئەوەی کە ئەم ماڵە پێشانی ئێوە بدەین و ئێوەی خێرخوازیش بتوانن یارمەتیان بکەن لە هەر شوێنێکی ئەم وڵاتە هەبێ. دیارە خۆشەویستەکانم هەر کەسێک بتوانێ یارمەتی هەژارێک بکە، هەر کەسێک بتوانێت خەڵکێک لە مەینەتی و ناڕەحەتی دەربێنێ، ئەوە خوای پەروەردگار چەندین مەینەتی و ناڕەحەتی لەسەر لا دەبات. یاخود هەر کەسێک بتوانێت کە ژیانی خەڵکێک دروست کاتەوە وەکو هەموو سەرزەوی زیندوو کردبێتەوە. بەڕاستی ئەرچێکی زۆر پێویستە کە ئێمەی موسڵمان یارمەتی ئەم ماڵە بکەین بۆی کە بتوانین بە زووترین کاتدا و پێش ئەوەی کە وەرزی باو باران دەست پێ بکاتەوە بتوانین ئەم خانوویان بۆ چاکەین. وەکو خۆشتان دەیبێنن بەڕاستی ئەم خانووە خانوویەکی زۆر هیلاکە و هیچ کار و کاسبیەکی نێ. ئەم پیاوە لە لادەیەک دانیشتووە لەوەی ئەگەر زرعات و بەراوێکی خەڵکی لابێت نەتوانێت وەکو پێویست خۆی پێبژێنێ. وەکو معلومی جەنابتانە لە وەرزی بەروبوومدا کە بەروبوومەکان کۆ دەکرێتەوە لە وڵاتی خۆماندا ئەو پارەی ناکە، ینی بگرە لەوەیە لە مەسرفەکەی خۆشی تێنەپەڕێت و زیاتر بێت و زەرەدی تێدا بکات. بۆیە ئەم بنەماڵەیە پێویستیان بەوەیە کە خانوەکەیان بۆ نۆژەن بکرێتەوە، پێویستیان بەوەیە کە ئێمە هەر لای خۆمانەوە ئەگەر کەسێک بە 5,000 تەبعیش بە 5,000 تەبعیش فریا ئەم ماڵە بکەوێت ئێمە دەتوانین خانوویەکی باشیان بۆ بکەین کە تێدا بژین و بێگومانیش بن هەر کەسێک خێرێک بکات ئەوە خوای پەروەردگار تا یەک بە 700 و زیاتریش بۆی دەنووسێت و بەڕاستی ئەم بنەماڵەیە زۆر پێویستی بە هاوکاری و یارمەتی ئێوەیە و زۆر پێویستی بە خێرخوازان هەیە و دووبارە من دەستخۆشی و سپاسم بۆ ستافی بەخشین هەیە کە ئەم ماڵانە لەم کەلێن و کوانە لەم دوورە دەستانە دەدۆزێتەوە. بەڕاستی ئەمە ماندووبوونێکی زۆری دەوێت و بەڕاستی جێگەی دەستخۆشیە و سپاسیان دەکەین خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە، خوای گەورە سەرکەوتویان کە ئێمەش چاوەڕێی هیمەتی ئێوەین بە پشتیوانی خوای پەروەردگار کۆمەکانتان زوو بگەێنن لە هەر شوێنێکی ئەم وڵاتن. ئەوە ستافی بەخشین لە هەموو شوێنێک نووسینگەی هەیە، لە بانقەکان ژمارە بانقی هەیە، ئەوانی کە لە ئەوروپان لە دەرەوەی وڵاتن دەتوانن کۆمەکانیان لە ڕێگەی بانقەکانەوە بگەینە دەستی بەرنامەی بەخشین بە ئومێدیەوەی کە خوای پەروەردگار کاریان بۆ ئاسان بکات و ئێوەش خوای پەروەردگار سەرفرازتان کە لە بەڵام مصیبەت بە دوورتان کە و داوا لە خوای پەروەردگار دەکەین ئەم ستافی بەخشینەش سەرکەوتووکە سەرفرازیان کە لە هەموو غەم و خەفەت و ناخۆشیەک ناڕەحەتیەک بیان پارێزێ و خوای پەروەردگار داوا لێ دەکەین بە فیردەوسی ئەعلا پاداشیان بدەیتەوە. ئەبێن دیوارەکەت هاتوۆتە پێشەوە ئەم دیوارە ئەمە دەستکارت کردووە یان خۆی وارەوەڵا ئەمە ئەستا جەنابێتەکە سێگەر دوینا و ڕۆژە خزمانی کە برادرانی کەتە مشیان کرد لە دوی ناوە خشتە کەەوە خشتە نێرگە لەسەر باری کراوەتە قورسە و وەختی خۆی ساڵێک کە من ئەم خانوەم کرد ئەلە قسە لە شوێنم دەکە بچ قسەکان نەکەن هینە کات جادەکان بۆ قیتاوە کردین سارێک منەزەمەیەک بوو هی ئەو مەکتەبەکە و جادە ڕێچەکان بۆ ئەمتانە سەب بۆ مەکتەبە جادە مەکتەبە قیتاوەکان ئەم خانوە تازە سەری مەگرت وڵا هەوڵ لەسەر بانە لە باری ئاوە ژاژتم بۆ دووری وتم بەخۆرە باشەوەر بە شەفۆگر بۆ بکەرە سەری وڵام ماڕە لەگە ئەلی و گردەی تۆزی بە بردو کە چ شۆفری کردە سەر وەختێکم زانی وتم کاکەەوە دیواری خشتە دیواری بلۆگن یەکۆر ئەڕوخی یەک دیوارە بە یەک چین کراوە دووچینی نییە ساڵنکە خۆمە هەر پێویست ناکردەوەی خۆمە ساران دووچین خشتمانە بڕ بە تووشین ئەمان کرد کورە براکەم هەر کەسێ بکەکەم مانگێک منی با دیوارەکەی قایم بێت تێر پڕ بێ خۆت چاو لە ئەوە نەبێ دنیا هەروان نابێ من بۆ مانگەیتن خسەر نێشمە و شەفرە گڕە کردە سەر بە خۆی دار هەمووی ئاوانیشت ئەنجە دیوارەکەش یەکچینە خشتا ئێستا قوربان لێ و سێرێکە لە دیو ئۆدیۆ ئەڵێ ئەنی ڕێک لەو دیو ئاها شەقی برە بە دیو ئەم دیوە هاتووە خۆم ئەم تۆزە دیوارم بۆ کرد ئەم نقطە بلۆکە زیاد دۆشتی هەبوو وتم ئاواوە دی خۆشمان ئەبین بە ژێریەوە خۆمارم بە ژێریەوەوان ئاوە ڕێوەڵا ڕێک شەقی بردو ئاوهایی لێ هاتووە ئەمەی بن حیوانەکە دیواری ژوورەکەش عینیشت هی ژوورەکەشی لەو دیوە عینیش بە دیو پەنجەرەکەیە ئەجا وەک باری گرانە یەکچین کراوە دیوارێک بە دیواری خشت بەخوا هەر وەکو شتێک ئەم ساڵەکەەوە ئەمە پشتیوانی کرد نەڕووخا بە سەرمانە ئەمە وتن لە زستانی ئەمە نیە لە زستانە
حاڵتان نییە کاتێک کە باران نەبارێ بەردەوام بێ دەست بۆ بخانەوە بێ بۆی تکەنەکە دڵۆپەنەکەەوە باران نێتە ژوورۆ ئەی لە هاوینانە ژیانتان چۆنە مێرو وەڵای هاوێنە بەر ئەوانەیە هێ دوو پشکی هێشتی هەیە دەرمانە ڕێژین و بەڵە لە هەموو شوێنە هەرەوەی هێ منەوە بەرگەزە دەوارە دێشت ئەوە لە هەموو شوێنە هەر ئێوارە مەرخۆم بەحسی شتێن بە پێشە بڵمەوە بەخوارە خەرشتانە بگرستان چارێکیا بە قۆڵمەوە ئەو تەنافەمە لەگەڵ براکە ماڵە پێوەڵە پێکەنینی دێ بەس ئەم بڵێن من گوێ نامە گەرماکە ئەڵم گەرما بە قیر و سیا هاوینە باز ئەڵم سەسەریستان مەکە گەرمایە بای دێ شەپۆر چۆن قسە بووەکەم ئەم لە نەکەیتە سەری ئەبێ دایکی سەخۆڵکەم بە تاقی تەنیا هەرچەند یخم بەم ناڵە ژێرم دایکم وجارە بۆ بانگی ئەوان ناکرد ئەڵەمەوە سەعیفە چیان لێ بکەن چی سەخۆڵ بۆوان هەم ناژێر بانگەڕێن بۆوان ناکرێ ئیتر دەردی جەنابێ سەر نێشێنم ئەبێ لەگە بڕن ئەم ڕبارن لە عەرزیە ئەبێ بڕم دەی یان نایلۆنی بۆ بکڕ ڕمیا حتا بێ نایلۆن بکەم سەر و چی سەخۆڵی حازرکەم و دەی بلێش کەرە سەر و بەردی بکەرە سەر و ئەڵم لە قۆڵ بانگەڕاند بووم هەر نەتوانین دەستکارێکی بکەیت تۆ زەرەکی خەیتەوە یان بێڕوخێنی دڵش بێ دروستەکەیتەوە کورد والله نێشن لەگەڵ مەسرۆکی تێچێت لەگەڵ خۆم چین دنیا باڵ ناس کرێ کاروشتێکی بەرە بڵم وڵی حەلی وەشیان و بڵم لەبەرەوە یان پارەی خەوتمە پارێکی زۆرم هەبێ بە قیروسیا هەر هەڵێ وەشیان و دیوارێکی بلۆکی بووە کەم بە کۆنکرێت و هەر بەداریش بێ ڕێک و چاوی کەم ئیتر هەرچی بۆی بریاکە ئەچی چی سێسیمە تۆ بێنی بایەکە بێنی ئەبێ 500 بێ بە توێتە لە مەجموع بایەکە ببینیتەوە بۆ ئێرە دوورە دەستە ئەرەوەڵە هەر بە شقارتەی بنەگەن بە مەجموعاکە بەخۆ بایەکە بهێنینەوە خۆ من ئەڵێ پارەی گەورە داوەرشی نەپارێ بڵم وڵڵاهی من ئەبێ نەعەکەی وابێ ئەبێ بۆیەکەی وابێ دیوارەکەی سێ چوار چین بێ پەنجەرەکەی فڵان نەوە بێ ئیتر چۆنە بۆسە بەس من بەسم ئەڵم با خۆمی لەسەر قەرزار نەکەم من کەرە کەسم دێ بەس قەرزاری و توێژە پێم عیب بە بچم وڵڵاهی گەزەرم بڵم وڵڵاهی بێربەتی 50 دیارە بێ وڵای ئەوم پێنی پێچم بە خەستەخانە شوونی فێرم تا ئێستا لەم مەجموعە چوو بێتی شم بە ژۆر بەڕەکە ڕێخۆ ڕەم کێشاوە مناڵێکی بێدلی نەکردووە نەچم 10,000 یان 10 دینار بیان 20 دینار لە کەس بە قەرز نەمێناوە شتێکم بە قەرز دوکاندار نێناوە ئیتر بایعی هەر شتێک بوو بێ چوو بێتم یان زۆر زەهیلا بووم حاڵاتێکی وە قەرزم لە هیچ کەسێ نەکردووە چ لە دەی خۆشمان و چ لە شوێنانی غێر ئەوان نەبێ ئەگەر موسڵمانان و خێرخواز ئەگەر یارمەتیان نابێتین ئەگەر خێرخوازان بڕیاری هاوکاری بۆ بن لەکوێ خانوو بۆ بکرێ باشە هەر لە شوێنەکەی خۆتی خۆتەمە وەڵاهی من شوێنە قسەوەکەم ئێستا ئەم عەرزوو لەم کەیلۆرە هەمووی خۆمان هیچ کێشەیەکی نیە هەر ئەلێەوە تقریبان ئەچێتەوە لە ئەنەمامان هەمووی بەم دوێ عایدی خۆمانە هیچ کێشەیەکی نییە زەویەکەت هەیە ئەم عەرزەمانەیە هیچ کێشەیەکی نیە بڕە تاپۆیە هەر مڵکی خۆمان لە بیدایەتی خۆوانەکە من لە باو باپیرە مەمە هەر شوێنی خۆمانە هی باپیرمان بنێتەمە ئەلێرە بڕاوەتەوە یعنی ئێستا عەرزمان هەبێ نیمانە تاپۆ ماپۆن نییە هەرچی شوێنە بسێرم کرد لەوە دا من وتم ئەڵم قیروسێکە گرە شوێنەکە چاڵە یعنی عایدی عەقد ئێستا بڵێن ئەلەوێ ئەو خەرمانەتیان نەختە جۆگرمیتیە ئەوی دوورمانەوە ئەوە عایدی عەقدە وە عەقدە هەرچەند سەیریشم کرد پێشتر لەوە پێشنووسانی پێش بەرنامە وا بووتم دێبرەوە ئەمە کۆ چاڵە و تۆسی شوێنەکەی ناڕێکە وتم ئەچمە قیروسیا لەوێ ئەو خەرمانی تۆسە قشەمان تیا دوورە جوێیە ئەو شە بمارەتەکەیمان کردن ئاوەتە لەو بەرەوە سیرمە کراکە ئەبێ بەقەد ئەمەڵە پارە پێ بێ بچی بیرەکەی بۆ هەڵی ناشگاتەوە ئەنجابێ عەرزی بۆ کارەبار ڕاکێشان ئیتر ئەوەی من ئەمای مەسرەفتیاکە نیوانیە پارەی خانووەکە مەسرەفیتیاکەی ئەنجابەیان چی ئەڵێ بە خێرخوازان چی بۆ بکەن ئێستا تۆ باسی ژانی خۆت کرد شوێنەکە دیارە خانووەکە دیارە موچەیەکرد نییە ژیانێکرد نییە ئەتەوێت چی بێ بە خێرخوازان بۆی بێن بەهاناتەوە و فریات بکەون چ پامێک بە خێرخوازان چیان پێڵێ داواکاری ئەومان بۆیان کرێ زۆر مەمنونێن ئەلێرەیە ئیتر بۆیان کرێ خانووەکمان بۆ بکەن و خۆیان وجدانی خۆیان و من هەتوو ئایخێریان بۆکەن ئێمە داواکاری ئێمە ئەوەیە حەج کاتێ بێت نەگە ئێستا پاییزێ بێ مانگێکیکە بێ داواکاری ئەمە مەمنونی ڕێزم هەیە بۆ هەمووتان گەورە بچووکتان کە عەزەتان کێشاوە ئێمە داواکاری ئەوەمانە ئەلێوێ ئەگەر دوو هۆدەش بێ ئەلێرە بوومان کە لە دەستخان و دڵۆپە و مشک و مار و بەسەرمان ڕنجاتمان بێ ئێمە داواکاری ئێمە ئەوەیە داواکاری ئەمە ئەوەیە بە خانووەکەمان بۆ بکەن قیروسی ئەگەر هۆدەیەکی دوانی مەخسەم لە قسێ مناڵ دووقات بێ وابێ وابێ شوێنە خوان بڕیارە ئەلێ بۆمان بکەن مەمنونیانی داواکاری من ئەوەیە
ئێستا ژیان لە هەرێمی کوردستان هەمووی کولەمەرگیە و ناڕەحەتی و ناخۆشیە، بەڵام هەندێک باشتر، هەندێک خراپتر، هەندێک لە هەمووی خراپتر. خۆتان بێنە بەرچاوی خۆتان، هەر کەسێکمان ژیان و گوزەرانی خۆمان لە خانوویەکی ئاوا تەنها شەو ڕۆژێ بەڕێکەین. خانوویەک چەندین ساڵە دروست کراوە، دارەکانی زۆر باریک و لاوازن، لەگەڵەوەشە تەواوی دیوارەکانی هاتوونەتە پێشەوە. ژیانی مرۆڤەکان لەم خانووەدا هەموو ڕۆژێک لە مەترسیدایە، هەموو شەوێک بێ لەوەکەنەوە ئاخۆ خانووەکەیان نەڕوخێ بەسەریاندا و کۆتایی بە ژیانیان نێ. کەسێک لە دێ ژیان بەسەر برێ، کار و کەسابەتێکی نەبێ، موچەیەکی نەبێ، زەویەکی نەبێت کە بتوانێت بژێوی ژیانی خۆی پێ باتەڕێەوە، ئەبێت ژیانێک بێت لە خانوویەکی ئاوا شەو ڕۆژ بڕێکات. بۆی ئێوەی خێرخواز و بەخشندا هەرکات ئەم خانوانە ئەبێنن بیر لەوە بکەنەوە مەرگێک چاوەڕێیان دەکات ئەگەر ئێوەی خێرخواز و ئێوەی بەخشندا دەستی هاوکاری و کۆمەچیان بۆ درێژ نەکەن. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشینەوە ئەم ماڵەمان بێەوە ئاشنا کرد. ومێد دەکەین لە ئێوەی ئازیز و خۆشەویست هەر چەندێک بێ و هەر چۆن بێت هاوکارمان بن بۆ ئەوی لە مەترسی ڕوخان بەسەریاندا و ناڕەحەتی و ناخۆشی ژیانی ئەم خانەوادە هەژار و نەدارە ڕزگاریان بکەین. چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی ئازیز و خۆشەویستی بۆی ئەم ماڵە هەژار و بێخانە و لانەیە ڕزگار بکەین و لە مەترسی مردن ڕزگاریان بکەین. لێرەوە ئەچینەوە شاری سلێمانی، بابزانین خێرخوازان کاتێک هاوکاریمان دەکەن چۆن منداڵی بێ باوک و هەژارەکان ئەبنە خاوەن خانی و خۆیان و ناڕەحەتی و ناخۆشیەکانیان کۆتایی پێدەین. بەخشین. دووبارە سڵاو و ڕەحمەتی خوای پەروەردگارتان لێبێت. دەستگای خێرخوازی بەخشین ئەو دەستگایەکەوە ئێوەی خێرخواز و بەخشندا لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان هاوکاریەکانتان ئاڕاستە یەکەن. بۆیە هەمیشە میهرەبانیەکانی ئێوە، خەرمانبەرەکەی ئێوە ڕۆژ لە دوای ڕۆژ منداڵانی بێباوک و هەژارەکان دڵخۆش دەکات و ئازار و مەنێتەکانی ژیانیان بۆ کەم دەکاتەوە. دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازێک لە شاری سلێمانی لە ماوەی 3 مانگ توانی ئەم خانووە جوانە پێشکەشی 4 منداڵی بێباوکی بێناز بکە کە 21 ساڵە خانوویان بە چاوی خۆیان نەبین و هەمیشە لە خانووی خەڵک ژیانیان بەڕێ کردووە. بابزانین ژیان و گوزەرانی ئەم منداڵە بێباوکانە چۆن گۆڕانکاری بەسەرا هاتووە و ئێستا ژیانیان چۆنە و پێشتر ژیانیان چۆن. پێشنگی بە ناوی خی گەورە زۆر مەمنونتانم. هاتوو سەردانی ئەم ماڵەتان کردووە کە 4 مناڵی بێباوکم هەیە. پێشەکی تا ئێستا خانم نەدیبوو بەخۆمە، ماڵیان ئاوا بێ لە ڕێی بەخشین و زۆر مەمنونم. هەتا مردن مەمنونم کە ئەو خی گەورە ئەو دەروی لە من کردەوە. ئیترەوە ئەو 4 مناڵم هەیە و ئیتر مەعاشەتمان هەر ئەو بەخوا ئەو 150,000 بەخشینم هەیە.
مانگانەیە مێوە تەوەریکتر حەجکردە لە ڕبەخوا لە ڕێخوا هەست کەس بێ ماڵی ئاوا بێ ئیتر بەخوا هەرو معاشش کە بەم وتر کاسبگار ئەو کوڕێ ئەو کوڕژ مەکتەبەکە بەڕاستی ئیتر بەخوا کاسبی بۆ ناکرێ ئیتر ئەو ڕەحمی خوا و ئەو بەخشینە چنێکە هاوسەر وفاتی کرد وەڵا 2 ساڵ نابێت درۆنەکەم ساڵێک بوو ماڵە نزیکەی 2 ساڵ وفات ئەرە وەڵا 2 ساڵ کار و کەسابەتی هاوسەرت چی بوو وەڵا ماسیە فرۆش بەقاڵیە کرد ئیتر حەچێک خوا بیکردایە ئەیکرد ئیتر ئیشەکەیشی زۆر باش بوو تە بەشی خۆمانیە کرد تەخوای گەورە ویستی وا بوو مانگی شێوان بوو هەستا بۆ نوێ ژێوانە چەڵدە لە عەمری خوای کرد خی گەورە یاخوا خوا بیبەخشێ یعنی هیچ موچەیەکی دوای نەخوا یەک معاشی هیچی نەبوو خۆی حەزیە کرد دایم ئەو قەت معاشی کەس وەرناگرم ئەو کاسبی ماڵی خۆمەکەم بوو هەرچەند هەوڵی شیا بۆ ئەم کوڕا هەر معاش هەر نەبوو دوای وفاتی هاوسەرت تا چەند ژیان ئێوە قورستر بوو کە کاسب کارتان نەما وەڵا قورس بوو زۆر قورس بوو یارمەتی خوای خێرخوا خەڵک یارمەتیان بە تایبەتین تر ڕەمەزانە بەسەریا خەڵک بۆی هێناین بەس ئەم ڕەمەزانە کەمتر بوو خەڵک بەڕاستی هیچی معاشی نییە و هیچی کاسبی نییە و تۆ هەو بێ یارمەتیەکە نەژبێ بە چی یارمەتی خەڵک بێ ئەو کاتەش خانووتان نەبوو حەق خانوم نەبوو بەخوا 21 ساڵە من لە ماڵی خەزوورمام ئەمە یەکەم جار من هاتووە دەرە بڵێ ئاکە بە ماڵە هاتووم یەکەم جارە بچێ خانووی ئەمە شمە یەکەم جار مەخوای گەورە پێ ڕابین ئینشەڵا لەگەڵ ئێوە و ماڵیان ئاوا بێشمەتەم خانەوە بەلای منەوە هەموو دنیایە پیرۆستان بێ بە قوربانت بم بێەوەی دادا سێ کوڕ کچێکت هەیە سێ کوڕکچێکم مێ بەڵێ ئەمەیان 2010 ئەوەیانم 2012 کچەکەم 2005 کوڕەکەم 2002 بەڵێ ئەم کوڕت نەخۆشە بەرە وەڵڵای نەخۆش شە لە دەمەخ چ لە دەما ئەمامر بۆ سەنتەری ساڤە لای خەسخانەی شیرەکە بوو ئیتر ماوەی تۆ هەر ئەو پەڕۆیە هیچ هەر ئاوا بوو تاویتر خۆی گەورە ویستی وا بوو ساڵێک و 9 مانگ برمان بۆ دکتۆرێکی هندی لێ بوو سوسپانس بۆ خۆشک کەوتە سەر پێکەوتە سەر تەنها نەیەتوانی دانیشێ نەیەتوانی هیچکە ئێستا بۆ خۆی شکورە لە خوا بەسیا بێ هەرە وەڵا بۆ خۆی بەزەوەی باوکو پیسێکی لە خۆی دەرناکە بەردەوامە بێ ئاگا لێ بپای وەڵا بێ ئاگام لێ بێ خوانێ بڕەوە عاشقە وەریگرمی بەخشین باوەڕکە بەد بەشی دابێکە ئێماکە ئەی معاشی کەم ئەندامی نییە نە بەخوانیەتی بۆچی تا ئێستا نیت هەر هەوڵی یا باوکی خۆ عافیکا بۆی هەوڵیەیە هەریان و جارێ مەعاژۆستاوەی تر هەزار بیانوێن هێنایە وڵای نازانم چەند ساڵەوەیە هەر کە بۆیە هەر لە سیگماکەوە ئەوە 10 ساڵە یعنی 10 ساڵە تا ئێستا موچەی کەم ئەندامیشی نەبەخوا لە 2002 ئەو 2020 10 ساڵە ئیتر معاشی نەبوو خوا باوکیشی نەخستوی شکر هەر باوکیشی ما بوو خەڵە بەخوا یارمەتیان لەبەر خاتی ئەمە نەخۆش بوو ئەوەشیانم نەخۆشە برینی پێوەیە ئەمە شەر نەخۆش هەروەڵا ئەو بیرۆ وایە برمان بۆ تاران دوو جا برمان تر هەر دکتۆرێکی وە لەگەڵ تەمەنای پەڕێنەوی با گەورە بێ تر نازانم وەڵام لە ماوەی ئەو 20 ساڵ ڕابردوو کە خانووتان نەبوو 21 ساڵ هەر خانووتان نەبوو ئەی لەکوێ ئەژیان باسم بوو هەر لە ماڵی خەزوورمان ویندوو هۆدە ماڵێنەوە بێ لەگەڵ هەموو لایە جێگەیان کردبین و کلێمان پێ نەیەدرا بەڕاستی
ئیتر بڵێ مێردەکەشم ئەوی بەخوا دایک و باوکم بەجێ نایەڵم و هەر لەگەڵ دایک و باوکمە تا چەند شوێنەکە لەبار بوو بۆ وڵی دووهۆ دەبوو بەستی قەنەعەتمان پێکرد ئێستا تر ماڵیان ئاوا بێ ئەم مسڵمان و ئێوەش خوای گەورە یارمەتیتان بە ئەمەیان بۆ کردوینە تۆ یا ڕەبی خوای گەورە لەو دنیا فریاتان کەوێ زۆر زۆرە بۆ ئێمە بەخوا باوەڕکە خانوویەکە دڵە ناسێریکەی زۆر بەخۆشە زۆر دڵگیرە برا هاتی عەرزەکەمان کڕی و ئیتر هاتین سێرمان کرد و ماڵێنەوە بێ لە ڕێگەی بەخشینەوە یارمەتی و خوای گەورە وتیان ئەو خاوەنتان بۆ کردن بەخوا ئێستا نازانم کێ کردوێتەوە نازانم کێ ئیتر کە هاتین وەڵڵی هەیکەلەکە کرا ئەگەر باوەڕکە لەوە چێ هەفتەی سێ جارە هاتین مناڵەکان مێنا سێرمانە کرد و ئەگەر دوو هۆدە ژوای هەر خۆش بوو ئیتر هەتا تاو بوو ئێمە سەردانمانە کرد و ئەهاتین و ئەڕۆشتین و زۆر بوو ئیتر خوای لێ بەزیابی ئەوە تاو بوو وەڵا ئەمانە هەر لە خۆشییان خەریب و هارە بوون هانوو با بچی لە ناوی با بڕۆین خواهم با تاوە بێ ئیشەڵڵا وڵا دوو ڕۆژە خۆم هاتوومەتە ناوی بۆ یەکەم جار دوای 21 ساڵ هاتی خانووی خۆت هەست لە بەچی کرد وەڵایی هەستم با ئیتر خۆشی لەوە چی ئەگەر بڵم درۆ یعنی بڵم یعنی خەم و خەفەت یعنی لاچێ بەس یعنی وەک نیا بەس ئەنی بەخوا زۆر بەخوا فەرقەکە کە خان و ماڵی خۆ هەبێت ئیتر مناڵ بۆ خۆی پێی خۆشە هەموو کەس حەزەکە خان و ماڵی هەبێ عەرزەکە 100 مەترە هۆڵێکی تایە ژووریکی نووسن مەتبەخ میوان مشتەمەلاتی چاکی تایە و ئیتر خوای لێ بڕێ عەیبی زۆرە تا چەند بە دڵتانم خانوو وەرە سپاس بۆ خوا ئەڵڵا مەگەل خۆشییان نازانم شکرانی خواکەم هەموو ڕۆژە سوجدە بە خوا بم کە خوا یارمەتی ئێوەشیا و یارمەتی ئەم فەقیرانە ژێن ئەم بێ باوکانە تا چەند بارگرانی و ناڕەحەتی و خەم خەفەتی لەسەر تۆ سوو کرد ئەم زۆر فەرقی کردووە زۆر لە چاو پار هەموو لەوە چێ بە حیاتی نەچمە خان و ماڵی خۆم من ئاوا لێم قەوماوە خان ماڵی خۆم نەبینم بەس سپاس بخوا خەم و خەفەت کەمە بێتەوە مناڵەکان لەمەوەی ئەم دوو ڕۆژەکە لەم خانوودان چی ئەڵێن هەستیان بە چی کردووە وەڵڵی یەک ئەم پەتایبەتی ئەم دوو چکۆ لێ ژووری نووسنمانەوێ و ئەوەمانەوێ و ئیتر نازانی تەح لە خۆشییان نازانی چی بکەی من یەکان خۆم پێم خۆشەوە ئەو مناڵە لەو چێ زیاتر پێی خۆش بێ ئەی ژووری نووسنمان بۆ بگەم و بەخوا بەتانەکەم ئیشەڵڵا پشتیمان بەخوا چیت هەیە بۆ ئەو خێرخوازەی کە ئەم خانووی بۆ تۆ دروست کرد ژیانی ئێوەی لە ناڕەحەتی و ناخۆشی تۆزێ گۆڕی بۆ خەندە و خۆشی زۆر مەمنونی خوای گەورەم یەکەم مەمنونی ئەو خێرخوازەم حتا مردن خوای گەورە یارمەتی هەموو لایەبا و خوای ماڵی ئاوا بێ خوای خێرخواز زۆر بێ یا ڕەبی خوایە ئاوا چۆن یارمەتی من مێن و یارمەتی ئەم چوار مناڵێن یا ڕەبی خوای نمونەیان زۆر بێ خۆ ماڵی ئاوا بێ حەج کەس تا قیامەت من مەمنونیم خوای یارمەتی بێ خوای لە دەرد و بەڵاو نەخۆشی بە دوور بێ هەموو لایەکتان یا ڕەبی خوای یارمەتی بە خوای نمونەیان زۆر بە وەڵی هەگەر خوا بداتێ یارمەتیان بێ ئیتر خوای گەورە بەخۆ ئەو دنیاکڕێ بخۆ زۆر خۆشە خوا بداتێ سپاسی خوای گەوراکەم و خوای نمونەیان زۆر بێ خێر خواست بەخشندەکان بەخشەرەکان زۆرن لە هەرێمی کوردستان کە کەس باسییان ناکە و ناویان ناهێنێ و خزمەتی منداڵی بێباوک و هەژارەکان دەکەن یەکێکیش لە بەروبوومی هاوکاری و کۆمەچی و بەخشندەکانی ئەم کوردستانە دروستکردنی ئەم خانووە جوانەیە بۆ چوار منداڵی بێباوکی بێناز کە 21 ساڵە خانووی خۆیان نەبینی و هەر لەگەڵ ماڵی باپیریان ژیاون بەڵام کاتێ باوکیان وەفات دەکات و کار و کەسابەتیان کۆتایی پێدێ ئەوسا خێرخوازان دەست و بازویان هاوکاریان بۆ منداڵانی بێباوک و هەژارەکان زیاد دەکەن و فرمێسک و ناڕەحەتی و ناخۆشیەکانیان بۆ دەکەن بە خەندە و خۆشی ئەم خانووی کە ئێمە تیا دانیشتوین لە شاری سلێمانیە و خێرخوازێکی بەڕێز لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بۆ چوار منداڵی بێباوکی بێ خانووی دروست کردووە بەبێ ئەوەی ناوی بێن و بەبێ ئەوەی ئەم دادەبڕێزە و ئەم منداڵانە ئەو خێرخوازە بناسن چەندێک مای شانازیە چەندێک دڵخۆشیە تۆ ماڵێک 21 ساڵە بێ خانوون بیان کەیتە خاوەن خانوو ناڕەحەتی و ناخۆشەکانیان کەم بکەیتەوە لەگەڵ ئەوەشدا ئەم خوشکە بەڕێزەمان ئەم منداڵەیشە لە دەماغە و ئەرکی زیاتر لە منداڵەکانی تری
بەڵام سپاس بۆ خی پەروەردیگار بەشێک لە مەینەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان کۆتایی پێهات بە هاتنە ناویان بۆ ئەم خان و تازەی خۆیان و تۆزێ لە ئازار و مەینەتی و ناڕەحەتەکانی ژیانیان کەم بووە. بۆیە هەمیشە ئێوەی خێرخواز و بەخشندە کاتێک دەبەخشن بیر لۆ بکەنەوە منداڵانی بێباوک و هەژارەکان لە ناو خان و تازەکانیان چۆن دوعای خێرتان بۆ ئەەکەن، چۆن دڵیان خۆشە بێت دوای ئەوەی کە باوکیان ماڵ ئاوەیان لێەکات چنێک خەم خەفەت و ئازار ڕویان تێەکات. بەڵام میهرەبانەکان لە هەرێمی کوردستان هەمیشە دڵی منداڵانی بێباوک و هەژارەکان خۆش دەکەن و دیاری بم شێوازیان پێشکەش دەکەن. تا ئێوە ببەخشن ئێمەش ئاوا دڵی منداڵی بێباوک و هەژارەکان بە هاوکاریەکانی ئێوە خۆشەکەین. تا ماڵێکی تر و تا ئاوادانکردنەوەی ماڵێکی تر بەخواتان ئەسپێرین هەشاد و کامران بن. خواتان لەگەڵ.